الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين أما بعد لتفسير قرآن داقشتنا سورة انشراح سورة انشراح لقول عامي أهل علم سورتك مكية الله تعالى تفرميه ألم نشرح لك صدرك آية إيما سنجي تومان فراوان نكرت أي محمد عليه الصلاة والسلام دیارە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چەند جارێک سنگی شەق کراوە. هەنێک لە زانا دەفەرمونون 2 جار سنگی شەق کراوە و هەنێکیان دەڵێن 3 جار سنگی شەق کراوە و هەنێکیان دەڵێن 4 جار سنگی شەق کراوە. ئینشا ئەڵڵا بە کورتی باسی ئەم سنگ شەقکردنە ئەکەین کە چەند جار بووە و قەولی سەحیحیش ئەخەینە ڕوو. یەکەم جار کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سنگی شەق کرا ئەو کاتە بوو کە لای حەلیمە بوو کە زانایان خیلافیان هەیە لە تەمەنی چەنددا بوو. والله ئەعلەم ئەوە قەولی بەهێزە لە تەمەنی 4 ساڵیدا بوو یەکەم جار کە سنگی شەق کرا. کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەناو منداڵەکانە یاری ئەکرد جبریل عەلەیهی سەلام هات ئیتر سنگی پێغەمبەری شەق کرد لەناو تەشتێکی ئاڵتوندا دڵی پێغەمبەری شۆری و بەشی شەیطانی لێلابرد حەڵزی شەیطانی لێلابرد کە ئەم ڕووداوەش باسکراوە لە سەحیح موسلیمدا هاتووە و هەنێک لە زانایان دەفەرموون جاری دووەم کە سنگی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام شەق کرا لە تەمەنی 10 ساڵیدا بوو و جاری سێیەمیش هەنێک کە زانا دەفەرموون پێش ئەوەی ببێ بە پێغەمبەر واتە ئەو کاتەی کە وەحی بۆ هاو پێش ئەوەی کە وەحیەکەی بۆ بێ سنگی شەق کراوە و جاری چوارەمیش لە شەوی ئیسرا و میعراجدا بووە. ئەم 4 جارە کە باس کراوە 2 جاری بە سەحیحی هاتووە. والله ئەعلەم ئەوە سەحیحە 2 جار سنگی پێغەمبەر شەق کراوە ئەو کاتەی کە لای حەلیمە بوو کە ئەمە لە سەحیح موسلیمدا هاتووە و لە شەوی ئیسرا و میعراجیش کە ئەمەش لە سەحیح بوخاری موسلیمدا باس کراوە. والله تعالى أعلم. كواتا الله تعالى دفرمي ألم نشرح لك صدرك آية إيما سنجي تومان فراوان نكرت إمامي حسن دفرمي سنجي تومان فراوان كرت بإيمان لتفسيري أم آية ده إن جاء الله تعالى دفرمي ووضعنا عنك وزرك وباري قرسمان لسرتو أي محمد لا داودا كرت ابن أبي زمانين دفرمي أو بار قرسة گناه تاواني جاهليت بوه واتە پێش ئەوەی کە ببێ بە پێغەمبەر و هاتووە لە حەسەنی کوڕی فەضڵەوە ئەڵڵا تەعالی ڕازی بێ دەفەرمێ ئەو بارە قورسە کە لەسەر شانی محەممەد لابراوە بریتی بووە لەو شتەی کە بە خەتە و بە سەهوو تووشی بووە واتە هەر گوناه و تاوانێک کە تووشی پێغەمبەر بوو بێ بە خەتە یاوە خود بە سەهوو کە خەتە و سەهوو دوو شتن عەمدەن نین ئینسان بە عەمدەن تووشی نابێ بە قەست. ومجاهد جمهور علماء دفرمون أو قرسية كالسر بيغمبر لا يداوى الله تعالى بريتيا لغناه تاوان ديار بيغمبران سلامي الله تعالى ليبي توشي غناه تاواني بچوك أبن بلان بردوام نابن لسري كواتا الله تعالى هر غناه تاواني اگر توشي اوان بوبي الله تعالى اوي لسر لا داون. الله تعالى دفرمي ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر تا الله تعالى لهمو گناه تاوانكاني بيشو آيندشت خوش ببه كواتا مشتكي واضحة كأم آيات دفرمي ووضعنا عنك وزرك باري قرسمان لسرتو لا دا أي محمد عليه الصلاة والسلام مقصد في گناه تاوان آية گناه تاوانك لجاهلية دا توشي بوبه كأو قولي ابن أبي الزمانين يا وخد لدواي هاتني وحي چونکە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام تووشی گوناه و تاوانی بچووک ئەبێ بەڵام بەردەوام نابێ لەسەری کەواتە ئەمە شتێکی معلومە. اینجا الله تعالى فەرمێ الذي أنقض ظهرك ئەو قورسیەی کە پشتی تۆی ماندوو کردبوو ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ورفعنا لك ذكرك و ناوی تۆمان بەرز نەکردووەتەوە دیارە الله تعالى ناوی پێغەمبەری بەرز کردووەتەوە ئەوە تا ئەبینی لە هەر شارێکە ئەو هەموو مزگەوتە هەیە هەموو بانگێک شایەتی ئەدرێ کە محەممەد ڕەسوولی ئەڵڵا تەعالایە حتا دوای بانگەکەش سەڵاوات ئەدەی و داوای وەسیلەی بۆ ئەکەی و حتا موسڵمانان عەقیدەیان وایە کە کەسێک بێ بیەوێ موسڵمان ببێ بەچی موسڵمانە بێ ئەبێ بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله
کەواتە ئەبێ شایەتیش بدەیت کە محەممەد عەبدی ئەڵڵا تەعالایە و نێراوی ئەڵڵا تەعالایە، کەواتە ئەڵڵا تەعالا ناوی بەرز کردووەتەوە. ئەوە تا هەر ناوی پێغەمبەر هات یەکسەر ئەڵێن عەلەیهی السەڵات وەسسەلام، یەکسەر سەڵاواتی لەسەر لێدرێ. کەواتە بابەتێکی مهمە ئینسان ئاگای لێبێ. کەواتە ئەڵڵا تەعالا ناوی پێغەمبەری بەرز کردووەتەوە. ئایا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام پارەی دا بە خەڵکی بۆ ئەوەی ناوی بەرزکەنەوە؟ نەخێر. ڕیکلامی بۆ خۆی کرد؟ نەخێر. بەڵکو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام زەکاتی لە خەڵک وەرئەکرد، چونکە لە حکوومەتی ئیسلامی وایە ئەبێ گەورەی موسڵمانان زەکاتی خەڵکی کۆ بکاتەوە و دوایی تەوزیعی ئەکا بەسەر فەقیر و ئەژاردا. کەواتە پێغەمبەر پارەی نەدا بۆ ئەوەی ناوی بڵاو بێتەوە، بەڵکو پارەشی لە خەڵکی کۆ ئەکردەوە وەکو زەکات یان زەکاتی فیتر. بەڵام بڕۆ ئەمڕۆ کابرا ڕیکلام بۆ خۆی ئەکا بۆی ناوی بڵاو بێتەوە، بەڵام هەر خەڵکی هەیە لە کۆڵانەکەی خۆیان دانایناسی. کەواتە ئەم بابەتێکی میمە ئینسان ئاگای لێبێ. اینجا ئەڵڵا تەعالا فەرمێ فەئینە مەع العوسری یوسرا، بە دڵنیاییەوە لەگەڵ هەموو ناڕەحەتی و قورسیەک ئاسانیەک هەیە. ئینە مەع العوسری یوسرا، اینجا دووبارە ئەکاتەوە ئەڵڵا تەعالا بە دڵنیاییەوە لەگەڵ هەموو ناڕەحەتیەک ئاسانیەک هەیە. زانایان هەنێکیان دەڵێن کە ئەڵڵا تەعالا دووبارەی کردووەتەوە، ئەمە بۆ تەوکیدە، واتە بۆ جەخت لێکردنەوەیە. وتراوە یوسرای یەکەم لە دنیادایە، واتە لە دنیادا لەگەڵ هەموو ناڕەحەتی و تنگانەیەکدا ئاسانکاری دێ، ئەڵڵا تەعالا ئاسانکاری ئەنێرێ. بەڵام یوسرای دووەم لە قیامەتدایە. اینجا ئەڵڵا تەعالا فەرمێ فەئیذا فەرەغتە فەنسەب، هەر کاتێک لە کاروباری دنیایی تەواو بووی لێبوویتەوە، ئەوە دەست بکە بە عیبادەت و پەرستشی ئەڵڵا تەعالا. دیارە ئەم ئاەتە چەند تەفسیرێکی بۆ کراوە. یەکی لە تەفسیرەکانی ئەوەیە هەر کاتێ لە عیبادەتی فەرزەکان بوویتەوە، ئەوە دەست بکە بە عیبادەتە سونەتەکان. دیارە کۆمەڵی عیبادەتمانەیە فەرزن، کۆمەڵێکمانەیە سونەتن، واتە هەر کاتێک کە تۆ لە عیبادەتە فەرزەکان تەواو بووی دەست بکە بە عیبادەتە سونەتەکان. مەسەلەن نوێژە فەرزەکان تەواو بووی دەست بکە بە نوێژە سونەتەکان. ئەمە یەکێ لە تەفسیرەکانە. مەسەلەن وەوتراوە هەر کاتێ لە نوێژ تەواو بووی ئەوە دەست بکە بە دوعاکردن. ئەم تەفسیرەشی بۆ کراوە. و هەر وتراوە لە تەفسیری ئەم ئاەتەدا هەر کاتێ لە کاروباری دنیایی تەواو بووی ئەوە دەست بکە بە عیبادەتی ئەڵڵا تەعالا. ئەم سێ تەفسیرەی بۆ کراوە ئەم ئاەتە. اینجا ئەڵڵا تەعالا فەرمێ وئیلی ڕەبیکە فەرغەب، با نیەتت تەنها ئەڵڵا تەعالا بێ، حەز و ئارەزووت بە دەستهێنانی ڕەزامەندی ئەڵڵا تەعالا بێ. ئەڵڵا تەعالا لە تاوانی هەموو مسلمانێک خۆش بێ و ڕەحمی پێ بکە. ئەڵڵا تەعالا ئیخلاسمان پێ ببەخشێ و لە تاوانەکانمان خۆش بێ. ئامین ئامین والحەمدولله رب العالمین.